بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 107. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بچووکترین ژێرەی هاوبەش بدۆزەوە ئینجا کۆکردنەوە یان لێدەرکردن بکە. بچووکترین ژێرەی هاوبەش مانای چییە؟ واتە تەمەشای کەرتەکان دەکەم، تەمەشای تەنیا ژێرەکانیان دەکەم. 2 کەرتە، 1 لە 6 و 1 لە 3. ژێرەکانیان یەکیان 6ە یەکیان 3ە. هەردوو کەرتەکان ژێرەکەیان 1 دێخم وەکو 1 لێ دەکەم، 1 خستن واتە هەردووچیان دەکەمە 6 چونکە ئاسانە. ئەو کات پێویست ناکە ئەو کەرتەی هیچ بگۆڕم، بەڵام ئەو کەرتەی جارانی 2 دەکەم سەرە و ژێرە. کاتە 1 لە 6 وەکو خۆی دەنووسمەوە کۆ 1 لە 3ش چونکە جارانی 2 دەکەم سەرە و ژێرە، سەرە دەبیتە 2 ژێرەش یەکسان دەبی بە 6. ئێستا زۆر ئاسانە کەرتەکان ژێرەکەیان وەکو یەکە، ئەو کات دەتوانم کۆی بکەمەوە. کۆکردنەوەش تەنیا و تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە، ژێرەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە کە 6ە، سەرەی کەرتەکانیش 1 کۆ 2 یەکسانە بە 3. کاتە کەرتەکە بووە 3 لە 6، بەڵام ئەوها بەجێی نەهێڵم باشە چونکە سادەترین شێوە نییە. کۆڵکەی هاوبەش هەیە سەرە و ژێرەی ئەو کەرتەی دابەشی 3 بکەم باشە، سەرا یەکسان دەبی بە 1، ژێرەش یەکسانە بە 2. کەرتەکە بووە 1 لە 2 یان نیو، ئەو کەرتە ناوی نیو. کەواتە زۆر زۆر ئاسانە ئەگەر هاتوو ڕێسایەکەم زانی ئەویش 1 خستنی ژێرەکانە، واتە بچووکترین چەندجارەی هاوبەش ببینمەوە لە مابەینی ئەو ژێرانەی کە ئەمن هەمە. لێرە ئەو ژێرانە چنە 10 و 2، کەواتە دووەکەی دەکەمە 10 سەرە و ژێرەی لێک دەدەم لەگەڵ ژمارە 5. کەرتی یەکەم 7 لە 10 هەروەکو خۆیتی 7 لە 10. کەرتی دووەم بووە 5 لە 10. 7 لە 10 و 5 لە 10 کە کۆ دەکەمەوە دەیەکە دەنووسرێتەوە، 7 و 5 کە کۆ دەکەمەوە یەکسانە بە 12. ئەگەر بمەوێ چونکە سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرەی دابەشی دەکەم، 12 دابەشتە یەکی تەواو دەمینێتەوە 2 لە 10، بەڵام 2 لە 10ش دەتوانم هێشتا کورتکردنەوەی لۆ بکەم چونکە لە مابەینی 2دا کۆڵکەی هاوبەشەی ئەویش 2، کاتە ئەو کەرتەی سەرە و ژێرەی تەنیا کەرتەکە ئەو ژمارە تەواوە نا، کەرتەکەی دابەشی 2 دەکەم، هەمووی دەبیتە 1 و 1 لە 5. ئەوە باشترین وەڵامە، 1 و یەکی تەواو و 1 لە 5. ئەنجامی کۆکردنەوەی 7 لە 10 و نیو. 7 لە 10 و نیو. ئێستا تەواو بووین. پرسیاری 19 کەرتەکان یەکەکیان ژێرەکەی 9ە، ئەویت کە ژێرەکەی 6ە. لە مابەینی 9 و 6 چ ژمارەکەیە کە بچووکترین بی و بتوانم دابەشی 9 بکەم و دابەشی 6 بکەم؟ ژمارە 18. کەواتە هەردوو کەرتەکان ژێرەکەیان دەکەمە 18، 9 لێک دەدەم لەگەڵ 3 سەرە و ژێرە، 6ش 9 لێک دەدەم لەگەڵ 2 ببورن، زۆر ببورن، جارانی 2 دەکەم، کەرتەکە دەبیتە 10 لە 18. 1 لە 6ش جارانی 3 دەکەم سەرە و ژێرە، ئەویش دەبیتە 3 لە 18. ئێستا 10 لە 18 کەم نابی لە بیرم بچی لێرە کەمە، 10 لە 18 کەم 3 لە 18 دا 3 لێ بڕوا یەکسانە بە 7 لە 18. ژێرەکان دەستکاری ناکەم، هەمان ژێرەیە، سادەترین شێوەیە، کۆڵکەی هاوبەش نییە، تەواو. پرسیاری 20 دوو کەرتە ژێرەکەیان 3 و 4، هەردوو ژێرەکان دەکەمە 12. 3 جارانی 4 دەکەم،
چاریش لێک دەدەم لەگەڵ سێ. ڕاستی بینووسینی ئەو کەرتانە لە ژێریەک لە تەنیشتێکبان باشتر بوو، بەڵام نازانم لەبەرچ لە ژێریەکیان نووسیە. 2 جاران 4 8 3 جاران 4 12 کەرتەکەی دیش 1 جاران 3 3 و 3 جاران 4 12. ئێستا 8 سێ لێ بڕوە 8 کۆ 3 ببورن 8 کۆ 3 یەکسانە بە 11 دابەش 12. ئەوە ئەنجامی کۆکردنەوەکەیە، سەرجەمەکەیە. وەکو دەبینین هەمان ڕێسایەکە لەوانەی پێش ئەوانەیەش باسم کردیا، تەنیا یەک خستنی ژێرەکان هیچی دیشنە. ئەم دەبی بزانم ژێرەکان دەکەمە چ ژمارەیەک کۆڵکەی هاوبەش بچووکترین چەند هاوبەش. لێرەش ژێرەکان دیسان دەکەمە 12 3 و 4 هەمیشە ژێرەکە دەبیتە 12 هیچی دیکە نیە، هەر 12 هەیە بچووکترین. کاتە یەکەم کەرت بووە 2 جاران 4 8 لە 12 کەرتی 1 لە 4ش کرایە 3 لە 12. ئێستا لێکیان دەردەکەم 8 سێ لێ بڕوە یەکسانە بە 5 12 کەش وەکو خۆی دەنووسرێتەوە 5 لە 12. بە تۆزەک ڕوونکەمەوە هەتا ئەمن ئەو هەموو پرسیارانە چانەکەم، تۆزەک ڕوونکەمەوە تەنیا ژێرەکەیان بکەینە چ ژمارەیەک. لێرە ڕوون دەکەمەوە. ئەگەر هاتوو ئەمن سەری کەرتەکان هیچ کێشە نییە، هەر چبی تەنیا باسی ژێرەی کەرتەکان دەکەم. ئەگەر کەرتەکەم هەبوو ژێرەکەی 2 بوو، کەرتەکەی دیکەش ئەوجە کۆ بوو کەم بوو هیچ کێشە نییە بێگومان. کەرتەکەی دیش ژێرەکەی 4 بوو، بچووکترین چەند جارێ هاوبەش 4ە، واتە تەنیا ئەو دووەی بکە 4 جارانی دوی بکە بێگومان هەمیشە سەرە و ژێرە، واتە بچووکترین چەند جارێ هاوبەش لە مابەینی 2 و 4 4ە، لە مابەینی 2 و 3 6ە. هەردوو کەرتەکان ئەو کات دەبی بگۆڕم ببیت بکەمە 6 دووەکەی جارانی 3 دەکەم 3 کەش جارانی 2 دەکەم. ئەگەر ژێرەی کەرتەکانم 2 و 5 بوو، بچووکترین چەند جارێ هاوبەش ژمارە دەیە. ئەگەر 2 و 6 بوو ژمارە 6ە. ئەگەر 2 و 7 بوو ژمارە 14ە. هەردووچیان دەبی بگۆڕم بیان کەمە 14 هەفتەکەی لێک بدەم لەگەڵ 2 سەرە و ژێرە، 2 کەش لێک بدەم لەگەڵ 7 سەرە و ژێرە. ئەو ئەگەر ئەو ژێرانەم هەبوو لە کەرتەکانی خۆم. ئەو جارەی ئەگەر بۆ وێنە 2 لەگەڵ ژمارە 8 بچووکترین چەند جارە 8ەواتە تەنیا دووەکەی دەگۆڕم جارانی 4 دەکەم. ئەگەر 2 و 9 بی بچووکترین چەند جارە 18ەیە. ئەگەر 2 دەبی بچووکترین چەند جارە هەر 10ەیە، واتە تەنیا دووەکەی دەگۆڕم جارانی 5 دەکەم دەبیتە 10. ئێستا تەواو بووین لە 2. ئەگەر 2 و 12 بوو هەر 12ەیە. ئەگەر 2 و 14 بوو هەر 14ەیە، واتە تەنیا ئەو کات دووەکەی دەگۆڕم جارانی 7 دەکەم یان 6 دەکەم. ئەو جارە ئەگەر 3 بوو 3 لەگەڵ 2 بچووکترین 6ە، واتە سەیەکەی جارانی 2 دەکەم سەرە و ژێرە، دووەکەش جارانی 3 دەکەم هەتا هەردووچیان ببنە 6. ئەگەر هاتوو 3 و 4م هەبوو 12ەیە، سێکەی جارانی 4 دەکەم 4ەکەی جارانی 3 دەکەم سەرە و ژێرە. ئەگەر 3 و 5م هەبوو 15ەیە بچووکترین چەند جارە، واتە ژێرەکەیان دەبی بکەمە 15. ئەگەر 3 و 6م هەبوو ژێرەکەیان هەر 6ە، واتە تەنیا سەیەکەی دەگۆڕم دەیکەمە 6. ئەگەر 3 و 7م هەبوو بچووکترین چەند جارە 21ە، سەیەکەی دەبی جارانی 7 کەم هەفتەکەی جارانی 3 کەم هەتا ببیتە 21. ئەگەر هاتوو 3 و 8م هەبوو بێگومان لێرە کە دەڵێم 3 و 8 ئەگەر 8 و 3 بوو هەمان شتە 3 و 8 8 و 3 ئەوە کێشە نییە. 3 و 8 24 بچووکترین چەند جارەیە هەوڵ بدە هەشتەکەی جارانی 3 بکەی ببیتە 24 سەیەکەی جارانی 8 بکەی ببیتە 24. ئەگەر 3 و 9م هەبی هەر 9ەیە، واتە تەنیا سەیەکەی دەگۆڕم جارانی 3 دەکەم.
ئەگەر 3 و 10 هەبوو ئەوە ژمارە سی. ژمارە سی. ئەگەر 3 و 11 هەبوو ژمارە 33. ئێستا با بچمە لای چاری. ئەگەر چارم هەبوو بێگومان ئەمە 4 و 2 باس کرد چونکە 2 4 4 و 2 هەر یەکە بچووکترین چارە. دیسان 4 و 3 12ە. 4 و 4 نابی چونکە ئەوە پێویست ناکات ڕێچان بێخم هەر تەنیا چارە. 4 و 5 بچووکترین چەند جارە 20ە و 4 و 6 بچووکترین چەند جارە 12ە و 4 و 7 بچووکترین چەند جارە 28. 4 و 8 بچووکترین چەند جارە 8ە واتە تەنیا چارەکەی دەگۆڕم ئەو کات. 4 و 9 بچووکترین چەند جارە 36 چونکە 4 8 و 16 باشە 20 باشە 24 باشە بەڵام 9 تەنیا 9 و 18 و 27 و 36 کەواتە 36 و 4 و 10 20 4 و 11 44. ئێستا بچمە لای 5. ئەگەر 5ت هەبوو 5 لەگەڵ 2 ئەوە 10ە. 5 و 3 15ە. 5 و 4 20ە. ئەوانم هەموو باس کردیە. 5 و 5 هەر 5ە بێگومان پێی ناوێ باسکەم. 5 و 6 30. 5 و 7 35. 5 و 8 40 و 5 و 9 45 و 5 و 10 10. 5 و 10 5 و 11 55. ئەوە ئێستا بچمە لای ژمارە 6. 6 و 2 هەر 6ە. 6 و 3 هەر 6ە. 6 و 4 12ە. 6 و 5 30 باسم کردیە. 6 و 7 42 و 6 و 8 6 و 8 6 و 8 چەندە نازانم. 6 و 8 48 یان 24. 6 و 8 6 و 8 24 باشە. 6 و 9 18 باشە و 6 و 10 30 باشە بچووکترینە و 6 و 11 66. 7 لەگەڵ ژمارەکانی باسم کردێکەوەتە 7 و 8 باز دەکەم. 7 و 8 56 بچووکترین چەند جارێ هاوبەش. 7 و 9 63 و 7 و 10 7ە و 7 و 11 77. ئێستا بێمە لای 8. 8 و 9 72 یان شتی دیش هەیە دابەش بکرێ بەسەر هەردووچە. 72 بچووکترین چەند جارێ هاوبەش. 8 و 10 40 و 8 و 11 88. مایە 9 لەگەڵ 10 چەندە 30 نابی 40 نابی 50 نابی 60 نابی 70 نابی 80 نابی ڕەنگە 90 بی.
9 ئەوە هەندێک لە بچووکترین چەند جارێ هاوبەش لەما بینی ژمارەکان. کەواتە لێرە 8 هەیە، هەردووچیان دەکەمە 8. لێرە هەر بەخۆی 8 تەنیا چارەکەی دەگۆڕم دەیکەمە 8. جارانی دووی دەکەم سەرێ و ژێرە و سەرە و ژێرە بزانە دەبیتە چەند پاشان کۆ دەکەمەوە. لێرە 2 5 10 کەواتە ئەو کەرتەی سەر و ژێرە جارانی 2 ئەو کەرتە سەرە و ژێرە جارانی 5 ببورن ئەو کەرتە جارانی 2 سەرە و ژێرە. ئیدی ئەوە زانیتان مەسەلەکە هەر زانیشتان پێشتریش، بەڵام زیاتر پێویست ناکە ئەمەندانیشم هەموو ئەو پرسیارانە چاکەم. تەنیا لێرە باسی هەندێک لەو پرسیاران دەکەم کە زۆر گرنگن، زۆریش ئاسانە. ئەگەر هاتوو ژمارە 1 هەبوو لێرەش کەرتەکەت هەبوو گچکەتر بوو لە 1 واتە سەرەی گچکەتر بوو لە ژێرە و کەمیش هەبوو چ دەکەی یەکسەر بەبێ بیرکردنەوە ئەو ژێرەیە لێرە دەنووسیەوە، دوای ئەو ژێرەی دەینی ئەو هەشتەی لێ دەردەکەی دەکاتە 1 9 یەکەکەش لێرە دەنووسی. زۆر ئاسانە. لێرە هەروە یەکسانە بە 7 5 لێ بڕوا 2 لە 7 کو ئەو ڕێسایە بەدەستم هات لەو لێرە 1 ژمارە 1 هەمیشە دەتوانم بینوسم وەکو هەرچ ژمارەیەک دابەشی خۆی، واتە 7 دابەش 7 8 دابەش 8 دابەش 100 دابەش 100. بەڵام چونکە لێرە 7 ئەمن ئەو یەکەی دەکەمە 7 دابەش 7 ئەو جە پاشان 1 7ی دەنووسم لە ژێرە 7 5 لێ بڕۆ دەکات لەوەی وە هاتیە. کاتە پێویست ناکام بچم دانیشم سعاتێک کاژێرەك ئەو یەکەی بکەمە 7 لە 7 یەکسەر دەینم 7 5 لێ بڕوە یەکسانە بە 2 لە 7. بەڵام دەبی بزانم لە چێ هاتیە ئەو ڕێسایە. کەواتە لێرەش یەکسانە بە 5 3 لێ بڕوە 2. ئەگەر بمەوێ ڕوونی کەمەوە 5 لە 5 3 لێ بڕوە 2. کەواتە ئێستا ئەو ژمارانە یان ئەو ڕاهێنانانە هەمووی دەتوانی لەسەر بە هەمان شێواز لەسەر هەمان ڕێگا شیکار بکەی. بێمە لای بەراورد بکە. لێرەش هەمان شتە، 2 لام هەیە، لای ڕاست و لای چەپ کۆیان دەکەمەوە یان لێ دەرکردن ئەنجامەکەی بەراورد دەکەم بزانم کامە لا گەورەیە. لێرە چونکە هەردوو لە ژمارە 3 ژێرە هیچ پێویست ناکە هیچ بکەم، کەرتەکە دەبیتە 3 لە 3 چونکە 1 و 2 یەکسانە بە 3 دابەش 3 یەکسانە بە 1 تەواو. لێرەش کەرتەکە دەبیتە تەنیا ئێرە چا دەکەم، کەواتە کەرتەکان کە کۆ دەکەمەوە سەرەکەیان سەرەی ئێرەش 1 لێرەش 2 یەکجاران 2 یەکسانە بە 3 لە 6 3 لە 6 دەکات نیو بێگومان 1 تەواو گەورەترە لە نیو. لێرە لێ دەرکردنە تەنیا ئەو چارەی ژێرەکەی چا دەکەم دەیکەمە 8 جارانی 2 دەکەم کەواتە کەرتەکە بووە 4 لە 8 4 لە 8 کەم 2 لە 8 یەکسانە بە 4 لە 8 کەم 2 لە 8 یەکسانە بە 2 لە 8. لێرەش ئەو کەرتەی چا دەکەم دەیکەمە جارانی چاری 4 لە 8 کەم 1 لە 8 یەکسانە بە 3 لە 8 2 لە 8 گەورەیە یان 3 لە 8 بێگومان 3 لە 8 گەورەترە لە 2 لە 8 کەواتە لای چەپ گەورەترە. ئێستا پرسیاری 44 ئێرە جارانی 6 دەکەم هەتا ببیتە 12 کەواتە 12 کەواتە بووە 6 لە 12. ئەو کەرتەش جارانی 2 دەکەم هەتا ببیتە 12 کەواتە بووە 8 لە 12. ئێستا 7 لە 12 کەم 6 لە 12 یەکسان دەبی بە 1 لە 12 جیاوازیەکە. لێرەش کۆیە
هەشت و یەک یەکسانە بە 9/12 بێگومان 9/12 زۆر گەورەترا لە 1/12 کەواتە لای چەپ گەورەترا. هەمان ڕێسا تەنیا لێرە بەراوردکردنەکەیە. ئەگەرە من پرسیارەکانم باش چاکردبی تێگەیشت بم بەراورد زۆر ئاسانە. لێرە دەمەوێت باسی ماڵپەڕەکی بکەم لە ئینتەرنێت کە ئەگەر بتەوێت بە خۆت بتەوێت تاقیکەوە ساغیکەوە بزانی ڕاستت کردێ ڕاست نەکردێ لە کاتی کۆکردنەوە لێ دەرکردنی کەرتەکان دەچیە ماڵپەڕی گوگڵ. لێرە ماڵپەڕی گوگڵ و لێرە دەنووسی لە جێی گەڕان بە شوێن ئەو شەی دەنووسی calculator.net هەمووی دەنووسی. پاشان لە کاتی کلیککردن لەسەر گەڕان لێرە کە دەگەڕێین چ دێ ئەو ماڵپەڕە دێ کە یان لێرە دەچینە لای بیرکاری یان دەچینە ماڵپەڕەکەی لەوێ دەگەڕێن لە بیرکاری کەواتە یەکسەر ئەمە لێرە کلیک دەکەم. ئەوە ماڵپەڕەکەیە هەتا بچمە لای بیرکاری لێرە لە ناوەندەکەی دەگەڕێم بە شوێن ئەو وشەی فراکشن کالکولەیتەر ئەوجە کلیکەچی لەسەر دەکەم. ئەوجە لێرە ئەمن وەکو دەبینین جێی دوو کەرتی هەیە، سەرەی کەرتەکە و ژێرەی کەرتەکەی و لە مابەینی هێمای کۆ هەیە. ئەگەر بتەوێت کەمبی ئەو هێمای کەمیش هەیە ئەوە کەمە بۆ وێنە، ئەگەر بتەوێت لێکدانیش هەیە دابەشیش هەیە. بەڵام ئەمە جارێ کەمەکەمان هەیە بۆ وێنە دەنووسم با بچم تەمەشاکەم بزانم ئەمە چ کەرتەکەم هەبوو. بۆ وێنە کەرتی کامە زۆر قورسە کەرتی هیچیان قورس نینە ئەوەی ڕاستی بی، بەڵام بە 1/2 چاکەم 1/2 کۆ 2/5 1/2 کۆ 2/5 لێرە دەنووسم 1/2 لێرەش دەنووسم 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 لێرە دابش لێرەش دەنووسم 5. ئەوجە ئێستا کلیک لەسەر ئەو دوگمە کەسکەی دەکەم کالکولیت ئەوها بزانم چدا ڕوودەدا. بێگومان کۆکردنەوەکەی وان تۆزێک جیاوازە هەرچەندە هەمان شتە ئەنجامەکەی، بەڵام ئەنجامەکەی بووە 9/10 ئەنجامەکەی بووە 9/10 لێرەش ئەنجامەکە نووسرایە. چ دەکەن لە جیاتی بێگومان 2/5 دەکەین و ژێرەکە دەبیتە 2/5 ژێرەکە دەبیتە 10، بەڵام شێوەی نووسینەکەی لێرە تۆزێک جودایە کەواتە زۆر جێمەدە شێوەی نووسینەکەی، بەڵام ئەنجامەکە کردیە 9/10. کەرتە چیت کە بینم ئەگەر بۆ وێنە کەرتی 7/8 کەم 1/2 7/8 کەم 1/2 ئەگەر بمەوێ هەمووی لابم بیکوژێنمەوە کلیک لەسەر ئەو دوگمە بۆرە یان ڕساسەی دەکەم کلیر هەمووی بکوژێنیتەوە. ئەگەر کرا هەمووی کوژاندەوە، بەڵام هەمووشی نەکوژاندەوە. لێرە دوایە چەند بوو 1/2 هەبوو دەزانم 1/2 ئەوی دیش 7/8 بوو ئەبزانم 7/8 بە تەمەشایەکی بکەمەوە 7/8 کەم 1/2 کەمیش بوو لە مابەینەکەیان کەواتە ئەمن ئەو هێمای دەگۆڕم دەی کەم وەکو دەبینن هێمایەکەی ناوەندێم گۆڕی کردمەکەم. ئێستا کالکولیت بزانین دەکاتە چەند کردیا 3/8 کردیا 3/8 100% کە کەم دەکەیەوە خوێندکاری ژیر کەرتی 6/16 بەدەست دەکەوی
بەڵام 6 لە 16 بە ئاسانترین شێوە نەنووسرایە، بە سادەترین شێوە نەنووسرایە، سەرە و ژێرەی وەکو دەبینن دابەشی دووی کردیە، ئەو جەکەرتەکە بوویتە 3 لە 8 کەواتە ئەگەر بتەوێ دەتوانی ئەو پرۆگرامایی بەکاربینی و ئەگەر بتەوێ 3 لە 8 بە شێوەی ژمارەی دەی بنووسی دەکاتە 0 فاریزە 375. ئەگەر بتەوێ ئەگەر نەتەوێ پێویست ناکە کەواتە دەتوانێت ئێرە بەکاربینی لۆ ئەوەی ساخکەوە کە ئەو پرسیارانەیشی کارت کردینە ڕاستن یان ڕاستنینە بێگومان هەموو کەس بژمێریشی هەیە بەڵام هەندێک جار بژمێر ژمارەکان وەکو کرد نانووسی بەڵکو ئەو ماڵپەڕە زۆر باشترە لە هەندێک جار ئەگەر هاتوو بەکارت هێنا ئەوەش ناو نیشانەکەیتی پاشان دەچێ لای وشەی ماث واتە بیرکاری و فراکشن واتە کەرتەکان فراکشن ئەوەش ئەوە بگەڕێمەوە ئێستا دێمە لای پرسیاری 45 هەتا ڕادەک زەحمەتێکەشی لەبەرەوەی نییە کە نازانین کەرتەکان کۆکەینەوە بەڵکو لەبەرەوەیە کە دەقی پرسیارەکەی وشەکان ڕەنگە ئاسان نەبی بزانین مانای هەرچەندە پرسیارەکە زۆر باش نووسرایە هیچ گلەییم نییە لە دەقی پرسیارەکە. مامۆستا داوای لە شکار و شاهۆ کرد لەسەر تەختەکە بنووسن. پێی گوتن بڕۆن لەسەر تەختە شتی بنووسن. دەبووە لێرە خاڵ هەبە. شکار چی گوت؟ شکار وتی ئەمن 3 لە 8 تەختەکەم بەکارهێنا. لێرەش پونک دەبە خاڵ هەبە. شاهۆ چی گوت؟ شاهۆ وتی ئەمن 3 لە 4 تەختەکەم بەکارهێنا. ئایا ئەوە دەکرێ؟ مەبەستیان ئایا ئەو قسانەیان ڕاستە؟ دەکرێ یان ناکرێ؟ وەڵامەکەش لێک بدەوە. ئەمنیش چونکە بابەتەکەم دەربارەی کۆکردنەوەی کەرتەکانە و لێدەرکردنە با کەرتەکان کۆکەمەوە چونکە لێرە من دوو کەسم هەیە هەردووچیان لەسەر تەختەی دەنووسن کەواتە ئەو نووسینیان چەند بەشیان لە ڕووبەرەکەی بەکارهێنایە ئەمن دەبی کۆ بکەمەوە واتە ئەمن دەبی 3 لە 8 کۆ بکەمەوە لەگەڵ 3 لە 4 کەواتە 3 لە 8 بزانم چ ڕوو دەدا 3 لە 4 چونکە 4 دەتوانم بیکەمە 8 کەواتە جارانی دوی دەکەم هەتا ژێرەکەی ببیتە 8 3 لە 8 هەروەکو خۆی دێتە خوارێ ئەو ژێرەکەی باشە 8 کەرتەکەی دیش یەکسان دەکەم بە 3 جاران و 6 لە 8 ئێستا کۆیان دەکەمەوە 3 لە 8 و 6 لە 8 یەکسانە بە 9 لە 8 9 لە 8 گەورەترە لە 1 گەورەترە لە 1 و شتەکە 1 و 1 لە 8 چونکە 9 لە 8 گەورەترە لە 1 ئەمنیش بخۆم یان مامۆستا تەنیا یان لە پۆلەکە ڕەنگە تەنیا 1 تەختە هەبی ئەگەر 2 تەختە هەبوایە ئەوەش تەشکە بوو بەڵام ڕەنگە 1 تەختە هەبی کەواتە 1 لە 8 گەورەترە لە 1 و 1 لە 8 گەورەتر لە 1 تەختە کەواتە ڕەنگە شکار و شاهۆ کەرتەکانیان بەباشی تێنەگەیشت بن چەندیان بەکارهێنایە ئەوەیە چونکە بەخۆی ئەگەر هاتوو هەموو تەختەکەشیان بەکارهێنابە دەبا ژمارەکە بیکرد با یەکی تەواو یان بچووکتر لە 1 چونکە کردی گەورەتر لە 1 کەواتە قسەکردنەکەیان یان شێوازی دەربڕێنی کەرتەکانیان ڕەنگە تەواو نەبی کەواتە لەبەر هەندێ بەڵام ئەگەر 2 تەختە هەبی بێگومان ئەوە شتەشکەیە بەڵام تەنیا ئەگەر 1 تەختە هەبوو ئەوە ناکرێ وەکو ئەوی پیتزایەکت هەبی یەکێک بنووسی نیو پیتزام خوارد ئەوی دی بنووسی 3 چارەک کەواتە نیو لەگەڵ 3 چارەک دەکا زیاتر لە 1 پیتزا کەواتە نابی
ئێستا ئەو پرسیارەی لێ دەگەڕێم زۆرم باس کردیە. ئەو پرسیارە وێنەکە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 47 هەتا 50 هەتا بڵێ ئەو پرسیارانە ئەوەندە باشن، ئەوەندە گرنگن، ئەوەندەی ڕاهێنانیان لەسەر بکەی هێشتا کەمە. ئاراستە و مەودای بیرکردنەوە زۆر زۆر فراوان دەکا ئەگەر هاتوو ئەو پرسیارانت بەخۆت وەڵام دایەوە پێشی ئەوەی تەمەشای ڤیددیۆیەکەی بکەیت کەوا زۆر زۆریش خۆشە کە وەڵامەکانیشت دەگونجێن لەگەر وەڵامەکانی من. ئێستا تەمەشای هەموو ئەو وێنەی دەکەم، دەبینم لێرە 4 سانتیمە، دەبینم لێرە 4 سانتیمە، کەواتە ئەگەرە من بمەوێ بزانم ڕووبەری ئەو وێنەی ئەو چوارگۆشەی چەندە، دەزانم کە 4 جاران 4 یەکسانە بە 16. 16 مانای چییە؟ واتە 16 چوارگۆشەی 1 سانتیمی، چونکە 4 سانتیمە لێرە تا ئێرە 1 سانتیم، 2 سانتیم، 3 سانتیم، 4 سانتیم، 1 سانتیم، 2 سانتیم، 3 سانتیم، 4 سانتیم، لێرە شەروە 1 و 2 و 3 و 4 و لێرەش 1 و 2 و 3 و 4. کەواتە هەر 16 واتە 16 جۆر لەو جۆرە چوارگۆشانە هەیە لەو وێنە 1 چوارگۆشە، 2 چوارگۆشە، 3 4 5 6 لێرەش 4 دانە، لێرەش وەکو دەبینین 16 دانەیە، 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 دانە چوارگۆشەمان هەیە وەکو یەکن. پاشان ڕەنگکردنەکە شتەشکەیە، هەندێک جار 2 چوارگۆشە ڕەنگکرایە، هەندێک جار 4، هەندێک جار نیو، نیو نییە وای ڕاستی بی، هەمویان لە 1 چوارگۆشە زیاترن، هەندێک جار بە شێوەی 3 گۆشە ڕەنگکرایە، بەڵام کێشە نییە. ئێستا ئەمن وەڵامی پرسیارەکان دەدەمەوە. کام کرد لە چوارگۆشەکە ڕەنگی سۆرە، واتە بەخۆی دەبە نووسرا بە ئەو بەشەی بە سووری ڕەنگ کرایە کام کرد دەنوێنێ، واتە ئەوە لێرە تا ئێرە لەگەڵ ئەوەندەی چ ژمارەکە لە ڕووبەرەکەی چەندە. لێرە ئەمن چم هەیە دروستم کردیە، چوارگۆشەک لایەکانی چارە و 16 دانە لەو چوارگۆشە گچکانەی لە ناو هەیە، 16 دانە ئەگەر تەمەشاکەین ئەوە 16 دانەیە. ئێستا لایە سۆرەکە چەندە؟ ئەمن بە کەیف خۆم دەتوانم ئەو چوارگۆشەی بکەمە هەرکوو دابەشی بکەم بۆ وێنە دەتوان بیکەمە 4 چوارگۆشەی گچکە ئەوها 4 دانە کە هەر یەکی 4 چوارگۆشەی گچکەتر دەگریتەوە کە هەر یەک لەوانە 1 چارێکە، 1 لە 4. سۆرەکە چەندە؟ وەکو دیتمان 4 دانە و 1 دانە، واتە 5 چوارگۆشەیە لە کۆی 16. دەتوانم ئەوها بینووسم 5 لە کۆی 16، ئەوها دەتوانم بنووسم 5 دابەش 16. بە جۆرەش کەش دەتوانم بنووسم ئەو کووە ئەویش ئەوهایە. ئەگەر هاتوو ئەمن هەموو ئەو چوارگۆشە گەورم بە 1 دانا، کەواتە لێرە ئەوە 1 چارەکە، 1 چارەک کۆی دەکەمەوە لەگەڵ 1 لە 16 دەبی هەر بکە 5 لە 16. بزانم وایە یان نا. 1 چارەک کۆی بکەمەوە لەگەڵ 5 لە 16 1 لە 16. 1 لە 4 کۆ 1 چوارگۆشە لە کۆی 16 چوارگۆشە. ئێستا لێرە جارانی چاری بکەم سەرۆژێرە 4 لە 16 کۆ 1 لە 16 یەکسانە بە 5 لە 16. ئەگەر نا هەر لە یەکەم جار دەژمێرم چەند چوارگۆشەم هەیە
و هەمویان چەندن 5 هەیە لە کۆی 16 یەکسەر دەنووسم 5 لە 16 ئەو پرسیارێک تەواو بوو. بزانم پرسیارەکەی دی چییە؟ پرسیارەکەی دی کام کرد لە چوارگۆشەکە سەوز و پرتەقاڵی. سەوز و پرتەقاڵی بەیەکەوە وەکو دەبینین سەوزەکە 2 دانە چوارگۆشەیە، پرتەقاڵیەکەش یەکە، کەواتە 2 دانە لەگەڵ 1 دانە یەکسانە بە 3 دانە لە کۆی 16 دانە. 3 لە کۆی 16 کەواتە دەنووسم 2 لە 16 کۆ پرتەقاڵیەکەش 1 لە 16ەیە، کەواتە هەمووی دەکاتە 3 لە 16. زۆر زۆر ئاسانە. بەیەکەوە سەوز و پرتەقاڵیەکە جێگاکەیان کردیە 3 بەش لە کۆی 16 بەش. ئەوەش تەواو. پرسیارەکەی دی کام هاوکێشەی لێدەرکردن دەتوانی بنووسی بۆ دیتنەوەی کەرتی چوارگۆشەی زرد هاوکێشەکە شی کار بکە. لێدەرکردن ئەوەندە ئاسان نییە هاوکێشەی بنووسی خوێندکاریژی، بەڵام گریمان ئەو زەردە ئەگەر نارنجەکەش زرد وایە دەیکرد هەمووی دەیکرد 4 بەش لە 16 بەش، یان ئەو زەردە هەمووی بەیەکەوە وەکو ئەوەی وایە 1 چارەک بی، 1 لە 4 یان 4 لە 16 هەمان شتە. کەواتە زەردەکە ئەگەر نارنجەکەش زرد وایە هەمووی دەیکردە 1 لە 4 ئەوها هەمووی دەیکردە بۆ وێنە ئەگەر هەموو ئێرە هەمووی زرد وایە ئەوە چارەکەکە لە کۆی ئەگەر هەمووی 1 بی ئەوەش چارەکەکە 1 چارەک 2 چارەک 3 چارەک 4 چارەک، کەواتە دەیکردە 1 چارەک. 1 چارەک 1 لە 16 لێ بڕوە زەردەکە دەمێنێتەوە، کەواتە ئەوها دەنووسم 1 چارەک 1 لە 4 کەم 1 لە 16. ئێستا 1 لە چارەکەی کوب بکەمە 16 لێکی دەم لەگەڵ 4 سەرە و ژێرە کەرتەکە دەبیتە 4 لە 16. 4 لە 16 کەم 1 لە 16 یەکسانە بە 3 لە 16. 3 لە 16 کاتە هاوکێشەکە ئەوهایە. زەردەکە دەتوانین هاوکێشەکەی ئەوها بنووسین. زرد یەکسانە بە 1 لە 4 کەم 1 لە 16 و یەکسانە بە چارەکەی چا دەکەم دەیکەمە 16 سەرە و ژێر دەبیتە 4 لە 16 کەم 1 لە 16 یەکسانە بە 3 لە 16. ئەوە هاوکێشەکەمشی کار کرد. ئەگەر نەمەوێ بنووسم 1 لە 4 یەکسەر دەنووسم 4 لە 4، بەڵام یەکسەر دەنووسم ئەگەر نەمەوێ بنووسم 1 لە 4 دەنووسم 4 لە 16، بەڵام وەکو گوتم ئەوە ئاسان نییە ئێرە زۆر هاوکێشەکەی بنووسی. پرسیاری 5 کام کرد لە چوارگۆشەکە بە سپی شین و زرد. سپی شین و زرد، سپی شین و زرد هەر سێکیان بەیەکەوە. ئەگەر تەمەشای سپی و شینەکەی ئێرە بکەم بێجگە لەو شینەی سەرەوە تەنیا ئێرە ئەو سپی و شینە بەیەکەوە دەکاتە 1 لە 4 چونکە 1 چارێک جێ 1 چارێکی گرتیە، یان یەکسانە بە 4 لە 16 بە هەوەسی خۆم. پاشان کۆی بکەمەوە لەگەڵ ئەو شینەی گچکەی ئێرەکە 1 لە 16ەیە، کاتە ئەوها دەنووسم 4 لە 16 سپی و شینەکەی ئێرە کۆ 1 لە 16 تەنیا ئەو شینە زەردەکەش
3/16 دیسان کۆ 3/16. ئێستا ژێرەکانیان هەمووی 16 زۆر باشە، تەنیا سەرەکەیان کۆ دەکەمەوە 3 و 4 7 یەکیش 8 8/16 8/16 یەکسانە بە نیو، چونکە کۆڵکەی هاو بەشەیە، کەواتە زەردەکە شینەکە و سپیەکە نیوەی ئەو وێنەیان گرتیە، نیوەی وێنەکەی وەکو دەبینین شینەکە ئەو سێ گۆشە گچکە لەگەڵ ئەو سێ گۆشە گچکەی بە هەردووچیان دەکەنە یەک چوارگۆشە، یەک چوارگۆشەی ئەوە، چونکە ئەوها دەتوانم لە تەنیشت تێکیاندانێ. ئەوە ئەگەر پرسیاری ئەو هات هەبوو هەوڵ بدە بزانە، کەواتە دوو چوارگۆشە ئەوها دوو چوارگۆشە لە کۆی 16 دووی سپیش ئەوە 4 یەکیش لێرە ئەوە 5 6 7 8 8 لە کۆی 16 ئەوهاش دەتوانی بژمێری 8 دانە چوارگۆشە لە کۆی 16 دانە چوارگۆشە دەکاتە نیو 8/16 8 نیوەی 16ە، چونکە وەکو دەبینین لێرە دەتوانم ئەوە کەواتە ئێرە و ئێرەی گرتیتەوە هەمووی ئەوەندە چارێکەکە. ئەوانش ئەگەر لێرەیان دانێم ئەوها لێرە 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 دیسان ئێرە ئەوەی بینم ئەوەش بینم ئەوەش بینم دووی سپیش بینم، کەواتە دەکاتە نیو، وەکو دەبینین چونکە نیو ئەوەندەیە. دوو سپیەکەش ناتوانم بینم دروستم نەکردیە، بەڵام درستیشی کەم دیار نابی، بەڵام ئەو کات دەبینین کە دەکاتە دوو یەک چارێکی واتە دەکاتە نیو، بەڵام پێویست ناکە هەر بە ژماردن دەتوانین بژمێرین. ئەگەر سێ گۆشەشم هەبوو دەتوانم بەو جۆرەی تەمەشاکەم بیکەمە 4 گۆشە ئەگەر کرا، ئەگەر نا ئەوەش تەواو. ئێستا بچمە لای پرسیاری 51 لە شانۆیەک 8 تەختە بە هەمان پێوانە هەیە، واتە 8 تەختە یەکسان، ڕووبەریان وەکو یەکە، چێوەیان وەکو یەکە، هەموو شتیان وەکو یەکە. ئاکۆ 1 لە 4 تەختەکان و هیواش 2 لە 8 تەختەکان، هێمنیش 1 لە 2 تەختەکانی بەکارهێنا. ئایا هەر یەکەیان چەند تەختەیان بەکارهێنایە؟ لێرە ئەمن ڕێژەکەم هەیە، کەرتەکەم هەیە، بەڵام نازانم ژمارەی تەختەکان چەندیان بەکارهێنایە. ئێستا دەچم زۆر ئاسانە. ئاکۆ چارەکەک، هیواش 2 لە 8، هێمنیش 1 لە 2، 8 دانە تەختەیە. ئاکۆ 2 لە 8، ئاکۆ 1 لە 4، واتە چونکە نووسرا 1 لە 4 واتە باشترین شتەوەی ئەمن ئەو تەختانەی خۆم بکەمە 4 کۆمەڵە. کودیان کەمە 4 کۆمەڵە، ئەوها ئەوە کردمە 4 کۆمەڵە، هەر کۆمەڵەی لە 2 تەختە پێک دێ. ئاکۆ 1 بەشی وەرگرتێ لەو 4 کۆمەڵەی، واتە ئەو 2 تەختەیان ئەو دووە کێشە نیە کامە 2، بەڵام 1 لە 4 دەکاتە 2 لە 8، واتە ئەو دووە ئاکۆوەری گرتیە، دەتوانم ڕەنگەکەیان بکەمە سوور، هەتا بزانم ئاکۆ ڕەنگە سوورەکەی وەرگرتیە، ئەوە واتە 2 دانە تەختەی وەرگرتیە بەکارهێنایە. هیواش 2 لە 8، هیوای زۆر ئاسانە، هەر بەخۆی نووسراە 2 لەو 8ەی 2 بردیە، ئەوە کەواتە هیوا ئەو دووە بەکارهێنا. ئاکۆش ئەو دوای بەکارهێنا، 1 لە 4 و 2 لە 8 وەکو یەک بوو. ئێستا بزانین هێمن نیوەی تەختەکانی بەکارهێنا، واتە ئەگەر ئەمە تەختەکان بکەمە 2 کۆمەڵە، هەر کۆمەڵی 4، هیوا
نیوەی بەکارهێناوەتە ئەو چارەی هەمووی بەکارهێنا. ئەگەر ڕەنگەکانیان بگۆڕم بکەمە سەوز تا بزانم کەواتە وەڵام ئێستا زانیمان تەختەکان چەندیان کوو بەکار هاتینە. ئاکۆ 2 دانە، هیوا 2 دانە، هێمنیش 4 دانە. هێمن 4 دانە چونکە نیوەی تەختەکانی بەکارهێنایە، نیوەیان دەکا 4 لە 8. 2 لە 8یش 1 لە 4یش هەر دەکا 2 لە 8، کەواتە بەو جۆرەی ئەگەر هێڵکاری بکەی ڕەنگە زۆر ئاسان بی. پرسیاری 52 هەڵاڵا 9 کیلۆمەتر ڕۆیشت هەتا گەیشتە قوتابخانە. پاشان چووە ماڵی هاوڕێیەکەی کە 1 لەسەر 4 کیلۆمەتر دوورە لە قوتابخانە. ئەو جەگەڕایەوە ماڵەوە کە 3 لەسەر 4 کیلۆمەتری بڕی. هەڵاڵا چەند کیلۆمەتری بڕیەوەتە کۆبکەوە ئەو ژمارانە. کۆ بکەوە ئەوە هەڵاڵەیە لە ماڵێ ئەو ماڵیانە دەچیتە قوتابخانە چەندە لە ماڵ و دەستە قوتابخانە 1 لەسەر 4 کیلۆمەترە. وابزانم 9 کیلۆمەترە. 9 کیلۆمەترە کە لە ماڵێ دەستە قوتابخانە 9 کیلۆمەترە، کەواتە 9 کیلۆمەترە. پاشان لە قوتابخانە دەچیتە ماڵی هاوڕێیەکە 1 لەسەر 4 کیلۆمەترە، دوایێ ئەوە 1 لەسەر 4 ئەوە نیو. پاشان لە ماڵی هاوڕێیەکە کە ئێرێ دەگەڕێتەوە ماڵی خۆیان کە 3 لەسەر 4 کیلۆمەتر. ئێستا کیلۆمەترەکان کۆ دەکەمەوە، نیو 1 لەسەر 4 و 3 لەسەر 4. ژێرەی 2 کردیان باشە، بەڵام ژێرەکەی دیکە دەبی بکەمە ژێرەکان بکەمە 4، کەواتە 1 لەسەر 2 جارانی 2 دەکەم هەتا ببیتە 2 لە 4. ئەو جە کۆیان دەکەمەوە دەبیتە 6 لە 4 هەمووی 6 لە 4 کیلۆمەتر. واتە پێشی ئەوەی ئەو کۆکردنەوەی بکەم لێرە ئاسانترین شت ئەوەیە خوێندکاری ژیر 1 چارەک و 3 چارێکی کۆ بکەوە دەکاتە 4 لە 4 1 کیلۆمەتری تەواو. ئەو جە کۆی بکەوە لەگەڵ نیوی دەکا 1 کیلۆمەتر و نیو. ئەوە زۆر ئاسانە، بەڵام ئەگەر هەر بەبیرت نەهات ئەوها بکەی کردەکان کۆ بکەوە یەکسان دەبی بە 6 لە 4. 6 لە 4 دابەش کە 6 دابەش 4 یەکسانە بە ئەوها 6 دابەش 4 یەکسانە بە 1 تەواو دەمینێتەوە 2 لە 4. 2 لە 4ش کورتکەوە دابەشی 2 کە سەرە و ژێرە یەکسانە بە 1 تەواو 1 لە 2 1 کیلۆمەتر و نیو. وەکو گوتم، بەڵام ڕەنگە ئاسان نەبی ئەو جۆرە ئەژمێرکردنانە لەبەرەوەی لێرە باش بوو ئەو دوو دووریانە بە یەکۆ کۆ بکەوە 3 چارەک و 1 چارەک دەکا 1 تەواو کۆی بکەوە لەگەڵ نیو دەکا 1 و نیو. ئەوهاش ئاسانترە، کەواتە دوو دووری بە یەکۆ کۆ دەکەینەوە ئەو جە کۆی دەکەینەوە لەگەڵ دووریەکەی دی هەتا ئەژمێرکردنەکەمان ئاسان بی. لێرە هاتمەوە کۆتایی لاپەڕا 107 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.